لەو بابەتانی کە زۆر گرنگە و زیاتر گفتوگۆی لەسەرەکەین بابەتە تەندروستیەکانە چونکە زۆر کات لە مانجی ڕەمەزانە کەندین گۆڕانکاری جەستەیی لەوانەیە لە ناو تاکەکانە ڕووبە بەهۆی ئەوەی چەند کاشمێرێک دوورەکەینەوە لە خواردن و خواردنەوەکان وایە بێگومان وایە تۆ باسی پەیوەندی ڕۆژوگرتنت کرد لەگەڵ سەلامەت و تەندروستیە و ئەوەی کە چۆن ئەکرێت بە ئاگاداربوونی ڕێنمایە تەندروستیەکان وا بکەین کە ڕۆژوەکە ڕۆژوەیەکی پرخێر و بەرەکەت بێت بۆ ئێمە جا یەکێک لەو بابەتانە پەیوەندی هەیە بە گورچیلەوە سەرکۆوە ئەوەی کە چۆن ئێمە بتوانین ئاگامان لە گورچیلەمان بێت کێشە باوەکانی گورچیلە کامانەیە وی کە زانیاری باشمان لەسەر هەبێت و هەروەها ئەگەر کەسانێکیش بە ڕۆژون چۆن لە ماوەی بە ڕۆژوبوونیانە ئاگیان لە گورچیلان بێت بۆەوەی کە ئەو نەخواردنەوەی ئاوە هیچ کاریگەریەکی نەرێنی دروست نەکات لەسەر گورچیلان بۆی کە لەسەر ئەم بابەتەوە ئەم تەوەرەش بدوین میواندارەتی زۆر بەڕێز دکتۆر علی کەمالمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و پرۆستاتن ئێستا داوایان لەکەن لە لامان فەرموو بەخێری باش زۆر بەخێری باش فەرموو بەخێر بێت بەخێری باش سەرچاو بەخێر بێت دکتۆر چاو تەندروستی چۆنە بەهیوای باش زۆر زۆر بەخێر بێت یەکێک لەو بابەتە گرنگانەی کە بە تایبەتی لە مانجی ڕەمەزانە لەسەر هەموو بەشەکانی جەستا ئێمە لە ڕێگەی پزیشکە بەڕێزەکانی وەکو ئێوەی ئازیزەوە بەیانیان گفتوگۆی لەسەرەکەین تاوەکو بینەرەکانمان هاوڵاتیان هۆشیاریان هەبێ بەرامبەر ئەوەی کە چۆن ئاگیان لە تەندروستی خۆیان هەبێ خەمە بەگشتی هەموو کاتێ پێویستە بەڵام لە ئێستایا لە مانجی ڕەمەزانە ڕاستە گۆڕانکاریەکی ڕاستەوخۆ دروستە بێت بەوەی کە دوورکەوتنەوە لە خواردنەوەکان لە خواردن وشک بوونەوەی جەستا بە تایبەتی ئێستا لە وەرزێکی گەرماین گورچی لەش بەشێکە لە ئەندامێکی زۆر زۆر سەرەکیە لە جەستەی ئێمە ئەتوانین بڵێن کە هیچێکە لەو ئەندامانەی کە چەندین ئەندامی تر لە جەستەی ئێمە پێیوەستە بۆ ئەتوانێت بە شێوەیەکی باش تەندروستی خۆمان بپارێزێت دیارترین ئەو گرفتانەی یاخود بڵین پەیوەندی نێوان ڕۆژوو گورچیلە تا چەند کاریگەری هەیە بە ئام با بڵێن گورچیلە دوو کێشە با بڵێن کە بۆی دروستە بێ یەکەم وشکبوونی با بڵێن ئاو شلەمەنی بە ئام لە ناو خوێن ئەمە گرنگی هەیە با بڵێن لەسەر ئیشی گورچیلە وەکو یعنی ملاحەزەمان کردو ئەم کەسانە کە ئاو بە ئام کەمە خۆن ئەمانە تەسیریان لێ ئەکا زوو زوو بەرد ئیلتیهاباتی گورچیلیان کریستاڵ و ڕەمڵ دروستەکە لە ناو گورچیلەکەیان کەواتە یەکەم ئەوەی پێشنیاری کە بۆ هەموو کەس نەکەر بۆ شەر بۆ نەخۆشێک بێت حتا ئەتوانێت با بڵێن لە دوای بەربانگ تا پارشێ و ئاو شلەمەنی زۆر زۆر بخوا ئەمە زۆر گرنگە بۆ ئیشی گورچیلە یارمەتیدا نەبێ بۆ ئیشی گورچیلە بۆی یوریا و کراتی بەرزتر نەبێ و تەسیر لەو کەسانە کە ئیشی گورچیلە تۆزە کەم بووە لایەنیان گورچیلەکانی هەتا ڕادەیەک سست بووە ئەمە بەشێکی دووهەم کە بۆ ماوەی با بڵێن 12 سەعاتیان زیاتر بە ڕۆژوو بووە لەلایەک ئەمە زۆر زۆر چاکە یارمەتیدانی هەیە بۆ ئیشی گورچیلە کە یوریا و کراتینین کەمترە بێ لە لەش بە بۆنەی کە گۆشت و بەرهەمی حیوان و ئەمانە هەمووی بە ئام کەمتر بێ لە لەشی ئەو نەخۆشە زۆر باشە جا دکتۆر بێگومان ئەزانین بەردەوام ئەوترێت خواردنەوەی ئاو زۆر گرنگە بۆ گورچیلە بەڵام یەک ڕێنمایش هەیە بۆ نمونە ئەوترێت لە کاتی پارشێوە ئەگەر زۆر تۆ چون هەندێک لە ڕۆژوانەکان لایەن وە ئەگەر زۆر ئاو بخۆنەوە لەوانەیە وەک خەزانێکی لەبێت بۆ گورچیلەیان و ئەو ئاوە ئەکرێت کە دواتر جەستە سوودی لێ ببینێت بەڵام دواتر ئەوترێت زۆر جار کە تۆ بە بەردەوامی و ڕێژەیەکی زۆر ئاوت خواردەوە لە پارشێوە و کات کە توالێ چوون و میزکردنی کەسەکانی زیاتر بێت و هەر بۆیە ئەبینیت لە پڕ ڕێژێکی زۆر ئاو لە دەسەچێ کاتە ڕێنمایەکان چییە؟ هەر نەبێت لەم چەند ڕۆژە شاکە ماوانە تا جژنی ڕەمەزانی پیرۆز بە ڕێنمایەکی دروستەوە هاوڵاتیان ئاگیان لە گورچیلە بێ و ئاو بخۆنەوە یەک کێشە هەیە کە ئەوە ینی بەردەوام ئەی بینی لەگەڵ نەخۆش لەگەڵ زۆر کەس ئەڵێ مەسەر پێشەوەی بنوم کە کاتی پارشێویێتەوە بەسەر دووسێ پەرداق ئاویان دوو دەبەسێ دەبێ ئاوە خوات ئەمە زۆر گرنگی نییە زۆر ئیسفادەی نییە بۆ گورچیلەیەک با بڵێت کە تۆ لە پڕ دەست پێ کە ئەم هەموو ئاوەیەتە ناو خوێن ئەبینی لە ماوەی مەسەرەن 20 دقەنی و سەعات دوای ئەوە ئەچێ دووسێت جار بۆ سەر ئاو بۆ میزکردن بەعکسەوە باشترە وایە کە لە دوای با بڵێن بەربانگ تا پارشێ و بەردەوام ئەگەر ئەوێ 3 لتر بۆ 4 لتر ئاو بخوا بەردەوام بێواشی بخوا باشترەوەی بە یەک جار چکە بە یەک جار هەر هیچ ئیسفادەی نیە لەوانەیە سەعاتێک 2 سەعات ڕاستە گورچیلەکە میزی زۆر دەرەکە و میزی ڕوو نەبێ ئەبینی ماباقی ڕۆژەکە فریا ناکوێ بچێتەوە بناو هەموو خانەکان زۆر باشە دکتۆر لەگەڵەوەی کە ئێمە هاوڵاتیان بە ڕۆژوە بن و بە تایبەتی لە پارشێوە ئیتر
پێش بانک ئیتر لە خواردن و خواردنەوەکان دوورەکەونەوە و گورچیلەش پێویستی بە ڕێژەیەکی ئاوی باش هەیە بۆی کە بتوانێت لەگەڵ ئەندامەکانی تری جەستەیە بیپاڵێوێت یاخۆ بەدەوام ئاو لە جەستەیە هەبێ تا چەند گرنگە ئێمە ئەگەر کارێکمان نەبێ یاخۆ ئیشێکی زۆر زەرورمان نەبێ نەچینە بەرخۆر یاخو نەچینە بەر شوێنێک کە وشکبوونەوەی جەستەمان ڕووبالەوەی ئارەق بکەینەوە یاخولەوەی کە بتوانین گەرمایەکی زۆر لێمان بە چە گورچیلەکانمان بەرە وشکبوونەوە ڕوا ئێوە بەپێی ڕێنمایەکانی خۆتان چۆن ڕێنماییان بە هاوڵاتیان کەوانەی کە بە ڕۆژوون بە تایبەتی بە شەرتێک ئەگەر بابن ئەم کەسە کێشەی نەبێ ینی هیچ نەخۆشی گورچیلەی نەبووە ئەمەلیات نەکراوە بەردی نەبووە تا ئێستا قەت کێشەی ئیلتیهاباتێکی زۆر و یعنی داخل بوون بۆ خەستەخانە بۆم بەستە کێشەمان نیە قەیناکە بچێتەوە بۆ بەردەم خۆر و عرق بکاو لە شوێنێکی گەرم ئیشکات بە شەرتێک وەکو باسمان کرد کەمتر لە 3 لتر لەم ماوەیە کە با بڵێن بۆی هەیە ئاو بخوات لەگەڵ خواردنەوە ئەمانە کێشەمان نیە بەڵام ئەگەر ئەم کەسانە کێشەی هەبوو وەکو ئیلتیهاباتی گورچیلە ئەمەلیاتی گورچیلە بۆی کراوە بەردی دروستکردنی هەبوو یان لە ماڵەوە مەسەن بە عائلەوەی هەیەە ئیلتیهاباتیان نەخۆشی گورچیلە ئەم کەسانە هەتا ئەتوانن خۆیان دوورکەن با بڵێن لە شوێنی گەرم یان لە شوێنێکی کە بەرخۆر بێت و دایرکت بێت لەسەر با بڵێن هەتا و ئەمانە بۆی وشکبوونی گورچیلەی نەبێت چکە ئەمە زۆر تەسیر هەیە ینی ملاحەزەمان کردووە زۆر نەخۆشکێتەوە لە ڕەمەزان زیاتر ئەوێ بڕۆژوو بێ لە ماوەیە کە بینی بە هاتووە بە تایە و لەرزێکی زۆر و ئیلتیهاباتی گورچیلەیان بیزەکەی بێ بەخێن بە پۆرەی ئەم وشکبوونە خۆی کۆمەڵک لە نەخۆشیەکان لانەیە دکتۆرەکان ڕێنماییان ئەوە بێت کە کەسانی توشبووی بە ڕۆژوو نەبن لانێ بۆیان باشتر بێت بۆ منە کەسانێک کە شەکرەکەیان بەرزە بەڵام ئایا لە کەسانێک کە نەخۆشی گورچیلان هەیە کەسانێکیش هەن کە جەنابتان و هاوکارەکانتان ڕێنماییتان بۆیان ئەوە بێت کە بە ڕۆژوو نەبن بۆیان باشترە؟ ئێمە وەکو زانستی کە هەمانە با بڵێن بۆ ئەو کەسانە کە نەخۆشی گورچیلەیان هەیە نابێ بە ڕۆژوون بە هیچ شێوەیەک ئەو کەسانە کە یەک گورچیلەیان هەبێت حتا ئەگەر ئەم گورچیلەیە کێشەی نەبێت بەڵام کێشەی هەبوو بەسەرەن شەکرەی هەیەیان زەختی بەردەوام بەرزە یان نسبەی چاوری لە خوێنی بەرزە یان بەرد بە عایلەوەی هەیەە ینی ئیلتیهاباتی گورچیلەیان مەسەن بەرد هەیەی باوکی براکەی کوڕەکەی ئەمانە معڕەزن یەک گورچیلەیە بێ ئەمە تەئسیر لێکات هەتا ئەتوانێ یان ئاو زۆر بخواتیان خۆی بپارێزی لە شوێنی گەرم و هەتاوی بەرخۆر یعنی بەری بکەوێت یان هەتا ئەتوانێت ئاو زۆر بخوات قەدر ئەمکان ئەگەر ئەوێ بەسم بە ڕۆژوو بێ کێشەمانێ بەس بە شەرتێک لە ماوەی ڕەمەزان خۆی دوورکە لە لە چاو ساردمەنی ڕەشەکان مەسەلەن با بڵێ شلمەنی ڕەشەکان کە کافاینتیایە هەتا ئەتوانێت مەسەلەن لە مانگی ڕەمەزان خۆی دوورکە لە پرۆتینی حیوانی بەعام پرۆتینی حیوانی ڕاستە مەسەر ئێمە زۆر خەک ئەڵێ پرۆتین حیوان بۆ پرۆتین بۆ لەشمان باشە یعنی زۆر جم و قاع و ئەمانە ئەبینی مەسەرەن یان بەعزێک کەس ئەڵێ ئەگەر گۆشتە خۆم هەستەکەم ئەزەڵاتم سستە بێت ماسوولکەکانم وردەوەردە لاوازە بێت شتیوانیە لە علم ئێستا علمی تازە ئەڵێ حتا ئەتوانی دووربی لە پرۆتین حیوان سەلامەترە نەک هەر بۆ گورچیلە بۆ لەش بەعام زۆر باشە کەواتە دکتۆر با لە کۆمەڵی پرسیاری هاوڵاتیانەوە دەست پێ بکەین زۆر کات لە مانجی ڕەمەزانە هەندێک هاوڵاتی هەیە کە پرسیاری ئەوەی هەیە دوای چەند کاژمێرێک لە ڕۆژوگرتن ئیتر لە نیۆڕۆیا بێ هەستەکە ئازاری گورچیلەی بۆ دروستە بێ هەندێک جارە لێ ئەم ئازارە کاتیە لەوانەیە چەند دقەیەک بێت و نامێنێت دوجار ئازارەکەی بێتەوە ئەمانە تا چەند پێویستە بچن پشکنین بکەن یاخو بێنە لای پزیشک بۆی بزان کە ئەم گرفتێکی سەرەکی و پێویستی بە چارەسەرە یاخود پێویست ناکات و ئەمە شتێکی کاتی و ئازارێکە بۆی دروست بووە بەعام یعنی ئەم ڕێنمایە کە باسێکێن بۆ خەڵک حتا کەسێکی با بڵێن لەشی باش بێت و تەندروستی باشە و هیچ کێشەی نەبووە تا ئێستا پێم وان باشترە پێش ڕەمەزان ئەگەر نیازی هەیە لە ڕەمەزان ڕۆژوو بگرێ عەلەقەل پێش 2 هەفتە 3 هەفتە پێش ڕەمەزان سۆنارێک فەحسی میزێک فەحسی ئیشی گورچیلە بزارین یوریا و کراتینەک و بەرز بۆیان ئەمانە زۆر زەرورە چکە زۆر کەس مەسەرەن بەردی هەبێت نایزارێ ئاگای لێ نەبووە ئازاری نەبووە یان گورچیلەکە خوارەکە ئاوساوە تەسبوونێکی پیاوە یان گرێک پیا بۆ لە بیدایەتی با بڵێن لە شوێنێکە کە هیچ بێدەنگ بۆ هێشتا لای ئەم نەخۆشە بەم با بڵێن ئەم فەحس و ئەم پشکنینەکە بۆ نەخۆشەکە ئەکرێت لەم ماوەیە پێش ڕەمەزان لەوانەی نەجاتێ بێت لە زۆر نەخۆشیک و زۆر تەندروستەکەی خراپ ئەگەر بەردەوام بە ڕۆژوو بێ و ئاگای لێ نەبێت زۆر باشە جەجەنابەت لە قسەکان تا ئاماژەت بۆ کۆمەڵێک ڕێنمایی خۆراکی کرد بۆ کەسانێک کە توشبووی نەخۆشی وە کێشە لە گورچیلەیانان ئەوەی کە خوێنە خۆن پرۆتینە حیوانیەکان بەکارنێنە بە کۆمەڵێک ڕێنمایی لەم جۆرە ئایا بۆ کەسانێک کە
لە مانگەکانی تری ساڵیشە هەر کێشە و نەخۆشی لەم جۆران هەیە ئەم ڕێنمایانە هەر باشتر جێبەجێ بکرێت یان بە حکمیەوەی کە لە ڕەمەزانە چەند کاتژمێرێک ئاو وە خواردن ناخورێت بەڕێستان زۆر تیشکە خەنە سەر ئەم بابەتانەوە ئەم خواردنانە. خۆی ئێستا لە هەموو جیهان یعنی وا لێ هاتووە دوو ڕێنمایی هەیە زۆر گرنگە بۆ گورچیلە بۆ تەندروستی. یەکەم زۆر خەڵک ئەڵێ بۆ تەندروستی بۆ دژی پیری و دژی نەخۆشی بەعام ئەڵێ ئینتەرمیتەنت فاستینگ بەکارێن کە ئەڵێ مەسەرەن بۆ ماوەی 16 سەعات هیچ نەخوا هیچ نەخوارد حتا بێسیشی بێ هیچ نەخوا ینی پەیوەندی با بڵێن بە ئاینی ئیسلامی ئەمانە نییە. ئێستا بۆ بە ڕێنمایەکە لە هەموو جیهان ئەڵێن ئەمانە ملاحەزایان کردووە ئۆکسیدەتیڤ سترەس یعنی کە با بڵێن ژەهرەیە بۆ ناو خانەکان لە خۆراک پێیا ئەبێ بەچی خۆراکێک باش بێت ئەمە ئەم ئینتەرمیتەنت فاستینگ کە با بڵێن ڕۆژوویەکی بەردەوام نەبێت بۆ ماوەی 16 ساعت ڕۆژ ناڕۆژێک ئاگا لێ بووە کە ئەمە شتێکی زۆر چاکە بۆ لەش کە ئۆکسیدەتیڤ سترەس کەمە بێت کە بەرزبوونی زەخت و چەکرە ئەمان هەمووی بەعام داگرێت. ئەم کەسانە کە ئەگەر حتا ئینتەرمیتەنت فاستینگ نەبێ مەسەرەن وەکو باست کرد جەرابێت بۆ پرۆتینی حیوانی ئێستا لە هەموو عالەم ئەو ئەلمەکە پیا بووە لەمەولا بەنسبەی با بڵێن پرۆتینی حیوانی حتا توانی خۆر لێ دوورکەی باشترە. چکە پرۆتینی نەبات با بڵێن کە لە گیا و لە مەسەرەن بەرهەمی مەسەن سەوزەواتی میوە کە بیخۆی ئەم پرۆتینە بەردەوام ئەبینی استیفادەی هەیە گرنگی هەیە بۆ لەشت حتا ئەتوانی خۆلی دوورکەی لە پرۆتینی حیوانی بەعام بۆ هەموو کەس نەک شەرت نییە بۆ نەخۆشی گورچیلە. زۆر باشە بەپێی ئەوەی کە ئێستا زۆربەی هاوڵاتیان ینی هۆشیاریانەیە کە ڕویان کردوێتە هۆڵەکانی وەرزشکردن یاخۆ لە دەرەوە و لە ناو پارکەکان و یاخو شاخەوانی ئەکەن ئەمە بۆ تەندروستی زۆر باشە بەڵام لەگەڵ ئەوەش هەند لە ناو هۆڵەکانە هەندێکیان بۆ کۆمەڵێک بتوڵات یاخو پاڵەوانێتەکان خۆیان ئامادەکەن پێویستیان بە تەواوکەری خۆراکیە کە پێڵێن ئێمە پرۆتین ئەو جۆرە پرۆتینانەی کە هەیە چەندین جۆر و چەندین کۆمپانیا کار لەسەرم بابەتاکە هەندێکیانەڵێن کۆمەڵێک خۆراکە کۆکراوەتەوە کە تۆ ڕۆژانە لە بەردەستانیە بۆ نمونە چەند خواردنێ بەیەک جار تۆ بیخۆیت لێرە کۆکراوەتەوە و پێدەبەخشێت بەڵام پێویستە لەگەڵ خواردنیان ڕێژەیەکی ئاوی زۆر بخۆی بۆی کە گورچیلە بتوانێت بە باشی بیپاڵێ یاخود بە باشی لە گورچیا بتێتەوە ئێوە ئەڵەن چی بۆ ئەمە دکتۆر چکە ئەمە زۆر باس لە ماکرێت. یەکەم یعنی خۆی لە هەموو جیهان و لێرەش زۆربەی جم ئەو بابڵێن ئەم کەسە کە ئەم جمە بەڕێوە کات معلوماتی هەیە مەسەرەن بۆ هەموو کەسێک کە ئەوێ دەست پێ بکات بەو پرۆتینە کە ئەم پرۆتینە لەوانەی تۆ بە 3-4 مریش کە ئەمە نەمەسەرەن نیسک و پاقڕ ئەمانە بخۆی دەست ناکەی بۆ لەشت ئەم هەموو پرۆچکە ئەمە کۆنسنتریتی یان زۆر خەسکراوە بەڵام من ئەم تکایە کە ئەەکەم کە لە هەموو کەسێک بزانێ ئەم پرۆتینم یعنی لە چی سەرچاوی هاتووە چکە دوو جۆرە هەیە پرۆتینی حیوانی پرۆتین نەباتی پرۆتین نەباتی هیچ زەرری هیچ زیانی نییە بۆ لەش حتا زیاتر بخۆی بۆ لەش زۆر ئاسانە یانستا ئەلمی تازە ئەڵێن ئێمە لەشمان دروست کراوە بۆ پرۆتین نەباتی زیاتر لەو پرۆتینی حیوانی ینی کۆمەڵی بەحث کراوە بینی مەسەرەن دوو گروپ یاریزان ئەمانە هەر پرۆتینی حیوانیان خواردووە حتا ئێستا مەسەرەن ئەبینی لە ئەمریکا ئەمانە بۆ بتوڵات ئەڵێ پێش بتوڵات گۆشتێکی چاکە خواو یان پرۆتین و ئەمانە تەواوکەری خۆراکە فود سەپلمنت زۆر باشە لەگەڵ گروپێکە کە هەر پێڵەن ڤیگەن یعنی نەک هەر گۆشت ناخوا پرۆتین بە هیچ شێوەیەک پرۆتین حیوانی هەیە کە ناخوا سپیاوی ناخوا مەسەرەن پەنیر و قەیماغ ئەمانە بەعام نایخوان ملاحەزایان کردو ئەمانە پێڵەن ئەندیورەنس یعنی وزەی لەشیان باشترە هیلاک نابێ ماسوولکەکانی هیچ برینار نابێ لە کاتی بتوڵات. زۆر باشە جا سەرکۆ پرسیاری وەرزشکارەکانی لە بەڕێستان کرد بە تایبەتوانەیە کە لە بواری وەرزشی لەشتوانیان ئێمە زانین جۆرە پاڵەوانێتیەکیان هەیە ئەم بەڕێزانە کۆمەڵێکیان کە ئەبێت لەشیان وشک بێت ماوەی 2-3 ڕۆژ ئەمان بە هیچ شێوەیەک ئاو ناخۆنەوە دکتۆر تەبعاً هەمومان لانەیە بزانین کە ئەمە کێشە و لانەیە بۆ جستیان و تەنانەت بۆ کورچیلان دروست کە بەڵام جەنابێت لە ڕۆزانستی پزیشکیەکەی و چۆن باسی ئەم زەرەرانەی نەخواردنەوەی ئاو بە ڕێژەیەکی زۆرەکەی لە کاتێکە کە تو چالاکی وەرزشیشت هەیە. خۆی بە ئام ڕوڵێکمان هەیە لە ئەلم ئەڵێ the rule of 3 یعنی قانونێکی یان یاسای سێ ئەڵێ سێ ناتوانانی بژی بۆ ماوەی 3 دقە بێ هەوا ناتوانانی بژی بۆ ماوەی 3 ڕۆژ بێ ئاو ناتوانانی بێ خۆراک بۆ ماوەی 30 ڕۆژ ئەم ڕقم سێەکەوە خۆی چی کەسێک ئەگەر یعنی 16 ساعت بە ڕۆژوو بێ لە ئاو کێشەمانی بەڵام زیاتر لەوە زیانێکی زۆر ئەیا نەکرد بە گورچیلە بەعام بە سیستم حتا بە مێشک ینی ملاحەزایان کردو ئەم تەلەبانە مجموعی دوو گروپی تەلەبیان هێناوە لە زانکۆ
عينا IQ يعني هر عينا زيرك عينا آستا عينا برسيار أو كسانك وشكبونيان هي للأشياء حتى ستا بينج تو هيج أم كسانة هست بتيونيتي ناكن لقل جروبك كأويك زور زور يا خواردوا لهمو تمنا كان لك هالبابلين لزانكو لبنالي تا 8 صال و20 صال كملاحظان كدو أم جروبك أو بردام زوريان خواردوا وشكبونيان نية درجاتیان باشترە وڵامی پرسیارەکانیان بە خێراتر بووە و ڕاسترە لەوەی ئەم گروپە کە وشکبوونیان هەبوو کەواتە ئەو پەیوەستە بە هەموو جەستەوە یعنی بەردەوام تۆ لەشت تەڕ بێت و ڕێژەیەکی ئای زۆری تیاابێ لەوانێت لە کۆمەڵی بەکتریا و لە کۆمەڵی زیان بەخشی ناو جەستە ڕزگارمان بێ یەکێکی تر لەو هۆکارانەی کە ئەبێتە گرفت بۆ گورچی لە نەک بۆ گورچی لە بۆ هەموو ئەندامەکانی جەستە ئەویش ڕێژەیەکی زۆری کۆبوونەوەی چاوریە لە جەستەیە کە پێڵێن قەڵەوی بۆ گورچی لە قەڵەوی تا چەند کاریگەری هەیە دکتۆر بەعام قەڵەوی ئێمە BMI هەیە BMI-کە چیە مەسەرەن باڵای ئەم کەسە چەنە وەزنی چەنە ئەمە بە معادلەیەکیان بە کۆمپیوتەریان بە ئەتوانی بە مۆبایل حسابیکەی بە پێ ئەو کەسانە کە مەسەرەن قەڵەویەکی کەمیان هەیە کێشیان نییە هەتا قەڵەوی زیاترە بێ بگاتەوە 35 زیاتر ئەم ڕێژەیە معڕەزە نەکرد بۆ قەڵەو بۆ شێرپەنجە بۆ نەخۆشی دڵ بۆ سسبوونی گورچیرە بۆ بەرد بۆ ئەلتیهابات سسبوونی ئەسقام بەعام ئەوانە کە تا زیاتر بێ لە 35 تا خەتەریاتی زیاتر بێ لەسەر ئەو کەسە زۆر باشە جا دکتۆر ئێمە لەگەڵ کاریگەری ڕۆژوو لەسەر گورچی لە قسەمان کرد با بینە سەرەوەی کە بێگومان لە لای خۆشمان لانەی کۆمەڵە کێشە و نەخۆشی باو تایبەت بە گورچی لە هەبێت کە باوترە لە لای ئێمە بە حکمی ژینگەمان بێت ئەو خواردنەکانمانەوە بێت دیارترین ئەم کێشانە کە بەڕێستان ڕۆژانە ڕوبەڕووی ئەبنەوە کامانەیە زۆر خەڵک هەیە ینی ملاحظەمان کردووە مەسەرن بەرەوەی هاوین ماستا و دۆ ئەمانە زۆرە خۆن ئەمە تەسیری هەیە بینی ماستاوە کە مەسەرەن زۆر خێتی ئەکات ئەجا مەسەرەن تۆزێک ماستا بخوا قەیناکە بەڵام ئەبینی لە ڕۆژێکە لەوانەی دەبەیەکی گەوریان دوو دەبە بخوات گورچی لە فریان ناکوێت ئەم هەموو کالیسیۆمە دەرکات لە ڕۆژێکە ئەبینی وردەوەردە ئەمە دوای 2 هەفتە 3 هەفتە بێت کریستال پیا بێ لە ناو گورچیلە دوای مانگێک 2 مانگ بەردێکی ورد پیا بێ ئەمە یەکێک لەم شتارە ئەم خێخۆر یعنی خێ بە شتێکی بەسیط بیخوا کێشە نییە بەڵام کە زۆرە بێت وەکو مغناطیس چۆن مغناطیس ئاسر ڕاکێشێ بزەبت ئەمە پێ ئەڵێن کۆڕەکە کۆری با بڵێن ئەم بەردەکە دروستە بێ لە ناو گورچیلە ئەم خێ ئەم سۆدیۆم کلۆراید دەیەتەوە بزەبت کریستاڵەکان لەسەری کۆ ئەبێ بە هۆکردن و التیهاباتی گورچیلە زۆر باشە دکتۆر باسی بەردی گورچیلت کرد ینی زۆر کات هۆی بەڕێستان ئاماژێ پێن کۆمەڵی هۆکار هەیە کا بێتە هۆی دروستبوونی بەردی گورچیلە بۆ ماوەی تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە یەکێک کە باوکی تووشیەوە بوو بێت بەردی گورچیلێ بێت مناڵەکەشی بە هەماشیەوە توش بێت بۆ ماوەی کاریگەری هەیە لەسەر دروستبوونی بەردی گورچیلە بەڵێ بەشێکەوە کە پێ ئەڵێن یعنی بەعائلەوەی بۆ پرسیر پۆزتە فامیلیستری ئەگەر ئەم کەسە کە هەتا مەسە مامیان خاڵی باوکی دایکی براکەی خوشکەکەی هەتا ئەتوانێت ئەگەر بپرسی لە هەمویان بزانین کەسیان بەرد بووە ئەو کەسە معڕەزە زیاتر دەسبێت احتیمالێتی زیاترە کە ئەمە بەرد دروستکردن لە ناو ئەم گورچی لە پیا بێت هەتا ئەتوانێت خۆی دوورکە مەسەرەن لە خواردی وەکو باسمان کە پرۆتینی حیوانی پرۆتینی نەباتی کێشەی یانێ ئێمە زۆر نەخۆشەڵێ دکتۆر من گۆشت ماسی ئەخۆم و مریشک من گۆشتی سوور ناخۆم یان گۆشت ڕەش ناخۆم چکە ئەزانم زەرەر هەمووی هەمان شتە بە نسبەی گورچیلە ینی پرۆتین ئەگەر لەمە بێ فەرقی نییە هەمووی هەمان زەرەرە بۆ گورچیلە دکتۆر زۆر ئاماژە بە پرۆتینی حیوانی ئاژەڵی ئەی یەکێک لەوانەی تر کە بەسەرمانانە ڕۆ بەکارهێنانی هۆرمۆناتە لە ڕێگەی دەرزیەوە کەمە تێکەڵی خوێنە بێت و دوجاری شەچێتەوە گورچیلە ئەوە تا چەند کاریگەری خراپی هەیە ئەم هۆرمۆنە ئایا ئەمە کە زۆر خەڵکەیە مەسەرەن ئەوێ با بڵێن بۆ ماسوولکە و عەزەڵات پێش لەماوەیەکی زۆر کەمە ماسوولکێکی زۆری دەستکە ئەمە زەرەرێکی زۆری هەیە نەک هەر بۆ مەسئلەی نزۆکیشت زۆر تەسیرەکە زۆر جاریەنەوە لای ئێمە مەسەلەن چکە ئەمە ئەگەر بە سیستم نەبێ بە پێ با بڵێن فەحسی هۆرمۆنی دەوری مەسەلەن 2 هەفتە جارێکە بێ فەحسی هۆرمۆناتی بۆی بکەیت چکە ئەمە لە زیاد لە حەدی خۆی بێت بەعکسەوە مەفعولی زەرەرەکەی زیاترە بێت 2 قاتە بێت 3 قاتە بێت زەرەری زیاتر بەسەر ئەم کەسە باشە جا دکتۆر عالی باسی بەردی گورچیلەمان کرد کەندێک لە کەسەکان هەن ئەڵێن کە بە بەردەوامی گورچیلیان بەرد دروستەکە تەنانەت ئەگەر ئێستا لە ڕێگەی لەیزەرۆ بەگەیان هەر ڕێگەیەکی تریان خۆیان بەردەکەدا بنێن ئەم بەردە دووبارە دروستە بێتەوە ئەمە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ چیوە ئەمان ڕێنماییەکان بۆیان چییە؟ جۆرەکە ئەمە با بڵێن ریکەرنستۆن کە بەرد دروستەکە مەسەلەن بینی لە ماوەی 5 ساڵ
بعضی کەس ئەڵێ من نەکەر بعضی کەس بە ئەحسائیات ئەڵێ ئەم کەسانە لە ماوەی لەم 5 ساڵە 160 معڕەزە لە هەموو مانگێک 2 مانگ بەردێکی تازە پێیاکە. بعضی نەخۆش شانسیان هەیە بەردەکاری بچووکە بدارێ، بعضی نەخۆشە بینی بەردەکە ئەگاتەوە 4 سانتیم 7 سانتیم و هیچ ئاگای لێ نەبووە تا گوچیلەکەی سستەکات. ئەم کێشەیە چییە؟ بعضی جۆر هەیە پێڵێن ئیدیۆپاتیک هایپەرکالسیوم، یعنی بعضی نەخۆش بوون هەر هیچ ناخوا لەم شتانە کە ئێمە بۆمان نووسی ئەڵە هیچ مەخۆ هەر بەر دروستەکە لە ناو گوشیلەکە. ئەمە بەردەوام ئەبێ ئاو زۆر بخوات، یعنی ئەم کەسانە نەک هەر 3 لتر 4 یان 5 لتر ئاو بێ بخوا لە شەو ڕۆژێکە. ئەبێ بەردەوام نیو ساعت ساعتی جارێک عەلەقەل 10 دقە پیاسە بکات، ئەگەر بتوانێت مەثەڵەن پەتپەتێنیان هەڵبەشدا بەس ئەمە زۆر زۆر بە پلکان سەرکەوتن و هاتنە خوارەوە لەمانە ئەوترێت ڕێگەیەکی باشە بەڕاستی وایە؟ خۆی ئەمە یەکێک لەم شتە کە باشەکان ئێمە بعضی کەسەڵێ ئەچم لەسەر تراکتۆرێک سوارە بم تا دەقەل مەچەند لە ڕۆژێکە ئەمە زەڕۆرە بۆچی چکە تۆ لە بنی گوچیلە عادەتەن بەردروسە بێت کە ئەم بەردار ئەوەی لەسەر گوچیلە بە کێشێنیێتەوە ناو بۆری حال بۆری گوچیلە بێتە دەرەوە بەس ئەوەی لە بنەوە کێشەیە. زۆر کات باسیەوەکەن ئەو کەسانەی کە بەردیان هەیە یاخود بەهۆی کۆمەڵێک گرفت کە بەڕێستان پسپۆریشن لەوایە پرۆسات کە بابەتێکی کەیە گرفتی ئەوانێ لە کاتی میسکردن نابوونی خوێن هەیە. ئایا ئەم بوونی خوێنە ئەو بەردانەیە کە بەر قەراغی گورچیلاک هەیە یاخود لەناو گورچیلیا زیاتر تەشەنەی کردووە گەورە بووە یاخود چی ئەم بوونی خوێنە دکتۆر؟ خوێن کە بەرە بێ کۆمەڵی هۆکاری هەیە، بعضێ جار بعضێ نەخۆش مەسەن ئەسپرین ئەخوا یان پلاڤێکس یان حەبی بۆ دڵ ئەخوا، ئەمە لەوانەی خوێن بەرە بێ ئەمە کێشەمانیە بە شەرتێک تەکید بکەن کە ئەمە سەرچاوی ئەم خوێنە کە هاتووە لە ناو میزەکە پەیوەندی با بڵێن بە خوێنی ئەم نەخۆشە نەک پەیوەندی بە گورچیلەیە. بەڵام ئێمە عادەتەن 2 کێشەمان هەیە، ئەو نەخۆشانە کە میزەکەی بێ بە خوێن ئەگەر ئازارێ بێ ڕاستە نەخۆشەکە ئازار هەیە بەس لای ئێمە خۆشترە بۆ چکە ئازارەکە وای لە ئەکا نەخۆشەکە بێتەوە ئەهمالی ناکات. ئەگەر ئێمە دایمەن بە تەلەبەی با بڵێن کولی پزیشکی کە پێیان ئەڵێن کامیان گرنگترە یا کامیان خەتەرترە بۆ نەخۆشەکە کە میزەکەی ئەبێ بخێن بێ ئازاریان بە ئازار، ئەوەی بێ ئازار خەتەرترە بۆ چکە لەوانەی شێرپەنجەیەکی هەیە ماوە خوێنێک بەرەیە لەگەڵ میزەکەی بێ بخێن نەخۆشەکە ناچێت بۆ لای دکتۆر ناچێت بۆ پشکنین بۆ چکە ئازاری نییە ئازاری بۆ دروست نکرۆ ئەبینی با بڵێن ئەم گرێ لە باتی بە 1 سانتیم ئەگاتەوە مەرحەلەیەک ئەبێ هەموو گورچیلەی دەرکیان هەموو میزەڵانی دەرکەی لە باتی چارەسەریکەی. زۆر باشە. جا بە ڕێزت باسی کۆمەڵێک لە دەرمانەکانت کرد بۆ نمونە ئاسپرین وەمانە، بەڵام ئایا هەیە گروپێک لە دەرمانەکان کە کاریگەری نەرێنی لەسەر گورچیلە دروست بکات یاخود کۆمەڵێک لە نەخۆشیەکان ئەزانین کە شەکرەیەکێک لەو نەخۆشیانە لانێ مەترسی لەسەر گورچیلەش دروست بکات. نەخۆشی تریشمان هەیە بە هەمان شەولانێ کاریگەری لەسەر سەلامەتی گورچیلە بەجێ بهێڵێت؟ خەتەرترین دەرمان لای ئێمە ئازارشکێن، یعنی مستەلاحێک هەیە لە با بڵێن هەموو کتێبی پزیشکی کە پێ ئەڵێن ئەنەلجەسیک نفرۆپاتی، یعنی بەزەبەت مەسەن ئەو مێزە تا بتوانی دووری کە لەشتی بریناری نەکات بەس تۆ سەرک ئەگەر هەموو ڕۆژی بسمارێک هەینی و دایەکتی دوای ساڵێک ئەم مێزە ئەبینی وردور دەبێتەوە. بۆیە یعنی ئێمە جارێک لە مؤتەمەرێک بووین دکتۆرێک لەگەڵمان لە دەرەوە تووشی هەڵامەت و پەتایەکی گرت لە هەموو سەیرەکان پیاسەمانە کرد بە هەویەی دکتۆر ئەیانوت ئللا ئەبێت دکتۆر بۆتان بنووسێ بۆی لەسەر پرسیینەوەی ئەم دکتۆرە ئێمە دەرمانی ئازارشکەنە یەن بە تۆ بەعزێ نەخۆش مەسەرەن بەعزێک کەسێتەوە گوچیلەکەی سستە بێ و گەنجە و هیچیشی کێشەی لێ نە زەختەیە نە شەکرەیە نە ئەمەلیات کرا بۆ گوچیلەی ئەبینی گوچیلەکەی سستە بێ کە لێ ئەپرسی چیەکەی ئەڵێ من هیچم نییە بەس مەسەن ئەژنۆمیەش یان پشتی میێشێ هەموو ڕۆژ یەک حەبی پەرستۆ لە خۆم پێشەوە بچم بۆ ئیش ئەبینی لە ماوەی 2 ساڵ گوچیلەکەی سستە بێت و ئەبێ گوچیلە بۆی بگۆڕین بەم حەبە پەرستۆرە کەواتە تۆ بۆت نییە مەسەن هەر ئازارت بۆ یەکسەر حەبی ئازارشکێن یان حەبی ئازار بخۆی چکە ئەمە وەکو بازم کرد گەورەترین زەرەر بۆ گوچیلەیە. زۆر باشە. دکتۆر گرفتەکانی گورچیلە بە پێی تەمەند جیاوازی هەیە چونکە هەندێک کەسێڵە لەوانی کەسێک بە ساڵات چوو بێ ئیتر گرفتەکانی گورچیلەی بۆ دروست بێ بەڵام ئایا ئەم گرفتە لە گەنجانی شەڕەندانەوەی هەیە؟ بەڵێ یعنی جیاوازی ناکات لە تەمەنە خۆی لەگەڵ تەمەن ئیش و گورچیلە لە دوای 50 ساڵ 6 ساڵ وردۆردە GFR ینی ڕقمێکمان هەیە با بڵێن وەکو ئیش و گورچیلە ساڵ بە ساڵی تر کەمترە وەکو چۆن چاوکزە بێت و سەرسپی ئەپێت و ئەمە هەمانش بۆ گورچیلە هەمان شتە بەڵام بعضی کەس وەکو باسم کرد تەمەنی گورچیلەی کورتترە کات یعنی وەکو باسم کرد خواردنی زۆری گۆشت و بەرهەمی حیوانی ئەمە زۆر خەتەرە ریاضە ناکات هیچ وەرزش ناکات ئاو حتا توانێت بعضی کەسم بینی و ئەڵێ من لە شەو ڕۆژێکە نیو پەرداغی ئەو ناخۆم تینوش نەبێت تینوشم نییە یعنی ئەمە ڕاهاتووە لە سەری کە ئەمە شتێکی زۆر چاکە بەرزبێت خۆی
کە ئەمە ئەبینی زیاترین التیهابات و گورچیلانی نەخۆشێکمان هەبوو جارێک گورچیلەی سست بووە بەس بە کرسی دا گورچیلانی بەردیشی نەبووە هێشتا هیچ ئازاری نەبووە کە فەحسمان کرد گورچیلەکەی یەک توێکڵ هەمووی لە دەرەوە هەمووی کرسە گورچیلەکانی لە ئیش کەوت بەچی ئەیوت من وا ڕاهاتوون من خۆم و براکانم و لە ماڵ و بەعام لە مناڵی فێر بووین ئێمە شەو ڕۆژێکە یەک پەرداغ ئاو ناخۆین و هیچ توینومان نابێت. جا باسی خواردنەوەی شلەمەنیەکانت کرد بە ڕێزت لای خۆمان کۆمەڵک لە خواردنەوەکان هەیە لە جیاتی ئەو هەندێک لە کەسەکان پشتی پێبەستن وەک چایە کە چا زۆر باوە ئێستا کەوتونێتە وەرزی گەرما شووتی کە زۆرە خوڕە دەڵێن ئەمە ئاوی زۆرە بۆ گورچیلە باشە ئەم جۆرە لە جێگرەوانە بۆ ئەو کامیان باشن کامیان لەوانەیە زەرەری زیاتر بێت. بەعام چاو قاوەیانی خۆی ئەلمێن ئەڵێ 2 بۆ 3 پیاڵەیان 2 بۆ 3 فنجان لە شەو ڕۆژێکە لە 24 سەعات کێشەی نییە و بەعکسەوە شتێکی زۆر چاکە بۆ بێشک و بۆ خێن و بۆ هەموو گورچیلەش بەڵام زیاتر لەوە یعنی ئەوەی وەکو ئێمە بدیومانە زۆر کەس ئەڵێ من میوانیم زۆرم بۆ یەک لە باین تا لەوانەی 20 بۆ 30 پیاڵای چا ئەخۆم ئەی ئاو ئەڵێ وەڵی خۆ ئەمەە چام خواردو هەر تینوم نابێت خۆی بەعکسەوە چکە چاو قاوە وەکو چۆن دەرزی با بڵێن دەرزی میز بە نەخۆشە یان حەبی لازکس کە با بڵێن میز زیا ئەکات ئەمە زیاتر خصوصا ملاحظەمان کردو زۆر نەخۆشەڵە من بەیانی تا ئێوارە مەسەن بە ڕۆژوم 2 پیاڵان 2 کوبی یان قاوەیان نسکافیان چا پێشەوەی بخەوم لە کاتی پاشە ئەی خۆم بۆی تینوم نەبێت و لە عینە کات با بڵێن سەریەشم نەبێت ملاحظەمان کردو ئێمە بە عەلم ئەزانین هەموو پیاڵەیەک تقریبا تۆ 20 بۆ 30 مەڵ لە دوای ئەوە دەست پێ ئەکا میز زیا ئەکات یان تۆ ئەگەر هەموو پیاڵەیەک بەقەر ئەم پیاڵە 2 پیاڵای ئاوەیە ڕائکێشە لەگەڵ خۆی تۆ ئەگەر کوپێکی قاوە بخۆیە بینی 3 کوپی ئاوەیەنێتە لەگەڵ خۆی وەکو میز کەواتە تۆ ئەم کەسانە کە زۆر چا ئەخۆن و ئاو ناخۆن دائما ملاحظه بکە پێستەکەی چرچە بێت دائما علاماتی پیربوون لەم نەخۆشە پێبێت گوچیلەی زەرەری زیاترە بێت ئەو کەسانە زۆر باشە دکتۆر هەندێک کەس هەیە گرفتی گورچیلەی هەیە یاخۆ گورچیلەیەکی نییە یاخۆ نەشتەگەریتان بۆ کردو گورچیلێکی کەتان بۆ دانەوە ئەم جۆرە کەسانت لە مانگی ڕەمەزانە تا چەند گرنگە بە ڕۆژوو بن یاخۆ بە ڕۆژوو نەبن یاخۆ گەر بە ڕۆژوو نەبن بەردەوام چی بکەن بۆی کە بتوانن تەندروستیان بەرەو باش بوون بڕات چونکە دوای ئەم نەشتەرگەریە پێکمانی ئەو ڕێنمایی تایبەتان هەیە بۆی کە چۆن ئاگای لە تەندروستی خۆی بێت یعنی ئەمە خۆی بە ئام ناتوانانی باسکە بە شتێکی ئامۆکو چۆن تۆ هەموو کەراسێک و هەموو قاتێک بۆ هەموو کەس بە پێی با بڵێن پانیشانی و باڵای و قەڵەویان زعیفی ئەمەش هەموو نەخۆشەکان بازێ نەخۆشەڵێ براکەم دکتۆرێک پێوتو بوو ئەتوانی بە ڕۆژوو منش بە ڕۆژوو بم هەموو نەخۆشێک هەموو کەسێک کە شتێکی طبیعی نەبوو لە ناو لەشی بە ئام نەکشت نییە بە گورچیلە ئەبێ بە پێ ئەوە ئەم فەحسانە ئەم دکتۆرە ئەم پزیشکە کە تایبەتە بەم نەخۆشیە پێ بڵێ ئەتوانی نەخۆش بە ڕۆژوو بێ یان ئەم نەخۆشە مەسەر نەخۆشی وا هەبووکو باسمان کرد یەک گورچیلە هەیە بەڵام گورچیلەکەی 100% ئیشەکە کێشەی نییە لە فەحسی میزپاکە هیچ کریستاڵی نییە فەحسی خوێن بۆ یەکەن ئەبینی یوریا و کراتێکی زۆر نۆرمەڵە ئەو کێشەی نییە بە شەرتێک ئەم کەسە با بڵێن جوڵەی چاکە هەبێ ئاو زۆر بخوات بەڵام ئەم کەسانە کە لەوانەیە 2 گورچیلەی هەبێ بەس گورچیلێک لە ئیش کەوتووە مەسەن پوکاوە یان زۆر ئاوساوی هەبوو لە مناڵی گورچیلەکەی لەدەستداوە یەک گورچیلەی هەیە وڵا 2 گورچیلەم هەیە و ئایبیانە بەس کە ئەبینی زۆر نەخۆشەڵە من میزەکەم طبیعیە خۆشەت نییە تۆ میز طبیعیە بەس بەڵام ئەم گورچیلێ بەس ئاو دەرەکات یعنی هیچ نایپاڵێن با بڵێن خوێنەکان لە ژەهر و یوریا و کراتینین کەواتە هەموو نەخۆشێک هەموو کەسێک ئەگەر ئەمەلیات بۆی کرابوو ئەگەر التیهاباتی هەبوو لە مناڵی تا ئێستا شەرت نیە حتا ئەگەر یەک جارش بێ با تەکیدە بکە پێش ڕەمەزان ئەتوانێت بە ڕۆژوو بێن بەنسبەی با بڵێن ئەگەر شەکرەی هەبێت دکتۆری شەکرەکە پێڵێ ئەگەر دکتۆری گورچیلە پێڵێ چکە لەوانەیە تۆ بە ڕۆژوو بێت کێشەی نەبێت بەڵام بۆ برادێکی کەش بە ڕۆژوو بێتوانەی ئەم گورچیلە یەکسەر لە دەستەیە لەو ڕەمەزاوی تر ناگەڕێتەوە وەکو جاران باش لە قسەکانمان چەند جار جەنابەت باسی سستبوونی گورچیلەکانت کرد نیشانە هەیە بۆی کە کەسێک وەک ئەلارمێک بزانێت کە ئایا ئەمە گورچیلەی خەریکە بەرەو ئەمە قۆناغە ئەڕوادی یاخود نەلانێ هەندێک لە جارەکان و هەندێک لە کێشەکانی گورچیلە بێدەنگ بێت هەتاکو نەگاتە قۆناغێکی مەترسیدار بەداخەوە یعنی زۆر نەخۆشیێتەوە لامان تاکو گورچیلەکەی سستە بێ لەو مەرحەلەیە کە تەواوی تەربێ گورچیلە بۆی بگۆڕینیان بینێرین بۆ گورچیلەی دەستکرد ینی غەستی گورچیلە بۆی بکەین کە ئاگای لێ نەبووە سبب چیە ئەبینی هەر میزەکە ئەتیادی حەسب الئوسوڵ بێ تاقەتە بێ هیلاکە بێ کە هەمومان لەوانەی تۆ لە بەیانی تا ئێوارە ئیشەکە هیلاکە بی بەس ئەم کەسە زیاتر لە حەدی خۆی هیلاکە بێ وڵا ئیشەکەم زۆر بوو ئاگای لێ نەبووە کە ئەمە هۆکارەکەی سسبوونی گورچیلە ینی مەسەر کەم خوێنیە نەخۆشەکە پێدار نابێت تا ئەگاتەوە مەرحەلەیەک
ڕێژەی با بڵێن خوێنی ئەگاتەوە لە دەکەمترە بێ هەموو کەس کە ئەیبینێ ئەڵێ ئەمە ڕەنگی کاڵ بووە ئاگا وەکو جاران دەموچای پەمەی نییە ئەنج ئازانێ گوچیلە ینی سس بووە من تکام وایە هەموو نەخۆشێک شەرت نییە سەردانی ئەتوانێت سەردانی مختبەر بکە فەحسی یوریا و کراتە عەلەقەل 6 مانگ جارێک چکە بەعزێ جار لە بیدایەت ئەتوانی ڕڤێرسکە یعنی ئەتوانی ئیشی گوچیلە بیگەڕێن وەکو جاران بەس بگاتەوە مەرحەلەیە کە گوچیلەکەی يعني ئێمە 5 مەرحەلە 5 قوناغمان هەیە بگاتەوە مەرحەلەی 4 و 5 ئەم گوچیلە ناتوانانی بیگەڕێن وەکو جاران بەڵام 1 و 2 3 لەم سێ قوناغە ئەتوانی بە بەعزێ دەرمان بە بەعزی ڕێنمای گوچیلەکەی بیگەڕێن بۆ قوناغی کەمتر یان بۆ قوناغی یەکەم یان بگەڕێت وەکو جاران ئیش بکات زۆر باشە دکتۆر نەخۆشیەکانی تری جەستە بە تایبەتی نەخۆشیە درێژخایەنەکان ئەویش وەکو شەکرە و زەخت و کۆمەڵی نەخۆشی تر ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر گورچیلە والله زۆر گرنگە چکە وەکو باسم کرد وەکو چۆن ئەنەلجیزێک نفرۆپاتی کە وتمان حەبی ئازار شکێنیان حەبی ئازار تەسیرەکە دایابەتێک نفرۆپاتی و هایپەرتەنسیڤ یعنی شەکرە و زەغت ئەم دوانە یەکسەر احتیمال بەعزێ جا کە بەردەوام کۆنتترۆل نەبێت گوچیلەکەی سیستەکە بێ ئەوەی نەخۆش کە بەردەوام نەخۆشانە بەردەوام لەلایەن پزیشکەوە حەپیان بۆ نووسری ینی ڕۆژانەم حەپە ئەخورێ ئەم بەش بەردەوام هەموو ڕۆژێ دووبارە بوونەوەی لەوانەیە گورچیلە بەرە و شێوازێکی خراپتر بەرێ یاخۆ بەرەو سزبوونی بەرێ ئێوە تا چەند ڕێنمایی ئێن بۆم بابەتە مهمترین شت گرنگترین شت بۆ ئەو نەخۆشانە کە نەخۆشێکی درێژخایەنیان هەیە ئەبێ کۆنتترۆل بێ ئەم نەخۆشی ینی زەخت تا بەرزترە بێت تەسیرەکە لەسەر بۆری خوێنەکانی گوچیلە وردەوردە دیوارەکانی ئەم بۆری خوێنانە ئەستورە بێت کە ئەو پێڵن ئەثیرۆسکلیرۆسس خوێن بە باشی ناچێت بۆ گوچیلە کە خوێن ناچێت بۆ باشی بۆ گوچیلە گوچیلەکەی سیستە بێت یان ئەم نەخۆشانە کە شەکرەکەیان کۆنتترۆل نییە ینی فەحسێکی سێمانگی هەیە ئینەوە تۆش کە پێڵم فەحسی تراکمەیەکە فەحسی HbA1c کە ئێستا لە هەموو عالەم احتیمال دەکرێت زیاتر لەسەر ئەم فەحسە لە باتی ئەم فەحسە کە با بڵێن جاران فەحسێکەکەی ئەڵێ تۆ بە ڕۆژوویان نان خواردووە ئەمەی کە چکە لەوانەیە ستا تۆ نان نەخۆی بجوڵی شەکرەکەت دابەزێ بەڵام معدلی ئەم نەوەت ڕۆژە شەکرەکەت کۆنتترۆل بۆیان نە تا کۆنتترۆل بێت کێشەی نابێ بۆ گوچیلە تا کۆنتترۆل نەبێت ڕۆژ بە ڕۆژ ئەبینی ئیشی ئەم گوچیلێ سسترە بێت باش دکتۆر ئازاری کوێ بە ئازاری گوچیلە ناوزە دەکرێت و ئەزانرێت و گوچیلە ئەندامێکە زۆر بە سەرماش زوو لەوانەیە تێکچێت بێت بەدەستاندێک لە کەسەکان لەوانەیە لەبەر هەوای سپلێت بخەوێت بەیانی ئەڵێ لانی گوچیلە بەر سەرما کەوت بێت کە ئازاری هەیە ئەم ئازارە کە بەر سەرما کەوتن دروستی ئەکە ئایا وا هەیە کە ئازارێکی ئاسایی بێت بە چۆن لە ئازارێکی نەخۆشێک دوور ینی جیا بکرێتەوە ئازاری گوچیلە کێشەکە ئەوەیە یعنی لە پشت با بڵێن بەلایەک بەزەبەت ئەم شوێنە کەواتە تۆ لەوانەی ئازاری فقرات ئاوا ئەکات ئازاری فەراسووە ئەکات ماسوولکەکانی وا ئەکات گوچیلەش وا ئەکات کەواتە ئێمە بێ بچی بکەین یەکەم شت وەکو باسمان کرد فەسێکی سۆنارەکان ئەشعەیەک بۆ یەکە بۆ ئەو نەخۆشە بزانێت کێشەی نەبووە لەو گوچیلێ چکە بعضی خەڵک ئەڵێ من بەردەوام ئازاری گوچیلەم هەیە وەکو چۆن کە جەنابەت باسی کرد ئەڵێ بەر سەرما و یان کە هیلاکە بەم ئازاری گوچیلمە بێت کە فەسێکەکەی بێ گوچیلەکەی کێشەی نییە پەیوەندی بە ماسوولکەکانی ئەم نەخۆشەیان ئەم کەسە پێویستی بە ڕاضی وەرزشی سویدیان وەرزشێکە یێواشی پشتی وردەوەدە بجوڵێنێ بۆی ئەم کلسەکە لە ناو با بڵێ ماسوولکەکانی هەیە پەیوەندی بە گوچیە بەس ئازار بۆی دروستەکە دەسەکانی خۆش بێ سپاس بۆ تۆ سپاس بۆ ڕێنمایەکانی بە هیوای ئەوەی کە هاوڵاتیان هەگەر گرفتیان نییە بە هیوای تەنزیکی باشتر و ئەوانەشی کە هەندێک پرسیار و گرفتیان هەبووە بتوانن سوود لە ڕێنمایەکانی پزیشک وەربگرن تاوەکو تەندروستێکی باشیانە بێ